ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ سەبارەت بۆچی لەگەڵ ڕێفراندۆمە بۆ ئەوەی ئێمەش میلەتێکین خەباتمان کردووە شەهیدمان داوە چەندین ساڵ لە ژێردەستی بووینە ژێردەستی قوبوڵ ناکەین ئەوە چەند ساڵیشە پەرلەمان و حکوومەتێکی باشمان هەیە ئێستاش وەختی ئەوە هاتووە پیادەی سیاسی کورد بە تایبەتی سەرۆکبەرزانی ئەم بڕیارە حەکیمانەی داوە بۆ ئەوەی ئێمەش بتوانین لە وڵاتی خۆمانە لە نیشتمانی خۆمانە بژین و دڵی شەیدانمان ئاسوودە بێ و وڵاتەکەشمان ئاوەدان و خۆش بێ و سەرۆکبەرزانیش ببێتە سەرۆکی کۆماری کوردستان. من مهندس حربی کوڕی میر معاویە میرێکم لە میری ئێزدیان لە جیهانێ ئەمە زۆر پێمان خۆشە ئەو ئستفتاءە بە دلێ خۆ بکەین و مەژی کە ملەتی کورد و خاصەتەن ئەمژی ئێزدی کە ملەتێکی ئەساسینە بۆ ملەتی کورد ئەم لەگەلێ ڕیفراندۆمێمە لەگەلێ ئستفتاینە و ئەم داخوازیەت بکەین هەموو ملەتێت سەربەخۆ ملەتێت حۆر ملەتێت استقلال و مساعدا مەبکەن و مساعدا کوردستانی بکەن چەند خودان شیان و خودان ئازادی و خودان حڕیەت العالمێ و الجیهانێ مەبێت و لەگەلمە بێن کومەژی حەق تەقریر مەسیری خۆ و چارەسەر چارە نووسنا خۆ بەجی بکەین. لەبەرەوە لەگەڵ سەربەخۆی کوردستانم ئەمەوێ شوناسێکم بۆ ملەتە بێ و سەربەخۆ بین لەژێر دەستی داگیرکەران نەجاتمان هەبێ ئیتر بەغا هەر ڕۆژێک و هەڕەشەیەکمە لێ نەکە ڕۆژێک لە ئەجوای تەیارانمان داخە ڕۆژی هەڕەشەی حەجی شعبیمان لێ بکە و ئیتر کۆتایی بێ ئەم برایەتی 89 ساڵە ئیتر کۆتایی بێ. وەزیفە و ئەرکی هەر کوردێکە و تەبیعیە کە هەموو مێژووی کورد پڕە لە مبارزە و فداکاری و بۆ سەربەخۆیی کوردستان ئەگەر ڕەفراندۆم ببێتە بۆ کارێک بۆ ئەوەی کە کوردستان سەربەخۆ بێ وەزیفەی هەر تاشێکی کوردە بۆ ئەوەی کە لە ڕەفراندۆمدا بەشداری بکە بۆیە ڕەفراندۆم چارەنووست دیاری دەکاوە تەبیعیشە دیاریکردنی چارەنووسی خۆت بەسراوەتەوە بەوەی کە تۆ چۆن دەنگ دەدەی بۆ سەربەخۆیی کوردستان بۆیە ئەرکی و وەزیفەی هەر تاشێکی کوردە بەشداری بکە لە ڕەفراندۆم.